نهێنی پشتڕێکەوتنی موچە و بودجەی هەرێم چییە؟ ڕێکەوتن لەسەر موچەونەوت بە فشاری ئەمریکا کرا. دوای مشتومڕێکی زۆر و چەندین ساڵی نێوان هەرێم و بەغدا لەسەر چارەسەر نەکردنی کێشەداراییەکانی نێوانیان بە تایبەت پرسی موچە و بودجە کە چیان ساڵتەنیا بە 4 ڕۆژ ڕێکەوتن کرا. بە جۆرێک لە ماوەی تەنها 4 ڕۆژدا ناردنی موچە بۆ هەرێم یەکلایی کرایەوە و لە هەمان ڕۆژیشدا بودجە تێپەڕێنرا و گرفتی هەناردەی نەوتی هەرێمیش چارەسەر کرا. لە نوێترین پێشهاتیدا شەوی ڕابردوو سوودانی ڕایگەیان موچەی سەرجەم مانگەکانی هەرێم بەڕێک و پێکی و لە کاتی خۆیدا دەنێرن. سوودانی وتیشی کێشەی موچەی هەرێم تەکنیکیە نەک سیاسی. هەموو ئەمانەش دوای دانوستانی هەفتەی ڕابردووی شاندی هەرێم و بەغدا هات. بەڵام سەرچاوەیەکی ئاگادار بە تیواری ڕاگەیاند فشاری ئەمریکا و وڵاتان کاریگەری هەبووە موچە بە فشاری ئەوان دێت. وتیشی ڕاستە هەرێم پاساوی بۆ بەغدا نەهێشتوێتەوە، بەڵام بەغدا بەردەوام بووە لە دۆزینەوەی پاساو. لەگەڵەوەشدا بەرپرسانی هەرێم دوایین پەیامی خۆیان داوە بە بەغدا و وڵاتانیش لەسەر خەت بوون لە سەروی هەمویانەوە ئەمریکا. هەر بۆیە بەرپرسانی بەغدا هاتنە ژێربار. پەیامەکەش بە ناوی مەسرور بارزانیەوە ئاراستەی بەرپرسانی عێراق و ئەمریکا و وڵاتان کرابوو کە ئەگەر بەغدا چارەسەری موچە و هەناردەی نەوت نەکات ئەوە لە پرۆسەی سیاسی عێراق دەکشێنەوە.